سەرەڕای بربەست و گرفتەکانی بەردەم خوێندنی کوردی لە کەرکووک، بەڵام قوتابیانی ئەو بەشەی پەروەردەی کەرکووک بەردەوام پێشەنگن لە بەدەستێنانی نمرەی بەرز و پێشەنگی یەکەمەکانی عێراقیان گرتووە. هەر بۆ ئەو مەبەستە خەڵاتی ڕێزلێنان بەخشرا بەو قوتابیانەی ساڵی ڕابردوو نمرەی بەرزیان بەدەستێناوە و لە کۆلێژی پزیشکی وەرگیراون. قوتابیە سەرکەوتوەکان و کەس و کارەکانیان ئاماژە بەو هۆکارانە دەکەن کە بوونەتە هۆکاری سەرکەوتنیان لە قۆناغەکانی خوێندن. بەڵێ لە تەواوی ژیانی خوێندنە بربەست هەیە و بە تایبەتی قۆناغی کۆتایی ئامادەیی و بەڵام خوێندکار ئەبێ یەکەم پشت بەخۆی گەورە ببەستێت ئەوە یەکەم سەرەکەی تری شتە بۆ ژیانی خوێندکار و لە دوایەشە پشتگیریکردنی دایک و باوک بۆی ڕێگە لەوە بگرێت کە بربەستەکان تووشی خوێندکار بێ بە تایبەتی کێشە کۆمەڵایەتیەکانی ناو ماڵ ناو خێزان هەروە کێشەکانی کۆمەڵگا ئەبێ خوێندکاری بە تایبەتی قۆناغی 12 ئامادەی لە هەموو ئەوانە دوور بکرێتەوە بۆ هیچ نەبێ بتوانێت ئامانجەکەی بەدی بێنێ و هەمیشە ئامانجەکەی بکاتە پێش چای خۆی بۆی دوور بکرێتەوە لە کێشە کۆمەڵایەتیەکان. بەڕاستی خوێندنی کوردی لە دوای 16 ئۆکتۆبەرەوە بربەستەکان زیاتر بوونە، بەڵام ئێمە زیاتر کۆڵمان نەداوە و هەوڵی پێشخستنی خوێندنی کوردیمان داوە و زمانی دایک بووەتە پیشەمان، یعنی بووەتە پیشەی هەتاییمان بۆی واز لەم زمانە نەهێنین و پەڕی پێ بدەین. بۆیە من ئەمڕۆ وەکو باوچێک هاتووم کە کچەکەم ساڵی پار یەکەمی خوێندنی کوردی بووە، بەڵێ کاریگەری هەیە، بەڵام ئێمە زیاد هەوڵمان داوە وەکو خێزان وەکو یەکێتی مامۆستایان هەوڵمان داوە ئەو بربەستانە کەم بکەینەوە و ئەلحەمدوللا نەتیجەکەشی باش بوو. هاوکات بەرپرسانی خوێندنی کوردی و یەکێتی مامۆستایان دەڵێن خوێندنی کوردی لە کەرکووک بەردەوام تووشی بربەست و گرفت دەبێتەوە، بەڵام نەبوونەتە ڕێگر لە بەردەم بەرەو پێشچوونی پرۆسەی خوێندنی کوردی لە شارەکە. وە چەند ساڵێکە یەکەمەکانی کەرکووک بە تایبەتی و چەند یەکەمێکش لە عێراقا لە خوێندنی کوردی بووە و ڕێزلێنانی ئێمە بۆ قوتابی خوێندکارانە زیاتر هاندەر دەبێت بۆ قوتابیان و خوێندکارانی تر کە بەردەوام من لەسەر ئەو جۆرە خوێندنە دەستخۆشی لە دایک و باوکیان دەکەم کە هاوکارمان بوون، دەستخۆشی لە مامۆستا خۆشەویستەکانیان دەکەم کە پۆلەکانی خوێندنیان بەجێنێش سەرڕای نەهامەتیەکان و سەرڕای قەیرانی دارایی و ئینشاءڵڵا ئەمە ئەوە نیشان دەدا کە خوێندنی کوردی لەم شارە خۆشەویستە بەردەوام دەبێت و چاوەڕێی سەرکەوتنی زیاتر دەکەین بۆ ساڵی داهاتوو. لە ڕابردوودا بربەستی زۆر هەبووە بۆ خوێندنی کوردی، هەر لەوەی کە حکوومەتی عێراق گرنگی نەداوە بە خوێندنی کوردی و قەیرانی دارایی زۆر هەبووە تەئسیری کردووە لە مامۆستایان و لە کەسوکاری قوتابیان و لە قوتابیان بەگشتی، بەڵام سواز بخوا ئەو بربەستیانە وای نەکرد کە خوێندنی کوردی داخرێ یاخود نەمێنێ یاخود لاواز بێ. خوێندنی کوردی هەر بەردەوامە لەگەڵەوەی کە کەم و کورتیشی زۆرە، ئەبێ ئەو ڕاستێش بڵێن پێویستە هەمومان پێکەوە خوێندنی کوردی یەکێتی مامۆستایان کەسوکاری قوتابیان و خەڵک لایەنە سیاسیەکان هەمومان هەوڵ بدەین کە بتوانین خوێندنی کوردی چارەسەرکەین و بیگەینە کەناری ئارامی. بەدەستێنانی نمرە بەرزەکانی پەروەردەی کەرکووک و پێشەنگی یەکەمەکانی عێراق لەلایەن قوتابیانی خوێندنی کوردی لە کاتێکدایە نەبوونی بینای قوتابخانەی پێویست و کەمی میلاک و قەیرانی دارایی و گرفتی سیاسی و ئەمنی لە شارەکە دنیایەک گرفتی بۆ خوێندنی کوردی دروست کردووە و تا ئێستاش ئەو گرفتانە لەلایەن حکومەتی هەرێم و عێراقەوە چارەسەر نەکراون. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.